یارانە کوردەوار وەختتان وەخێر و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامت بن. ئێمە ئەمڕۆ کارگاهێکی تەدریسی فەلسفەی سیاسی و ئەندێشەی سیاسیمان هەست. بۆ خاطرەوەی جیاوازیەک لە مابینە ئەمانە بکەم و بە سەریعی فەرقێکی نێوانە فەلسفەی سیاسی و ئەندێشەی سیاسی یا پۆلیتیکال ئایدیا یان پۆلیتیکال تات بکەم، ئەتوانین بگەڕێنەوە سەر ئەوەی کە فەلسفەی سیاسی ها بە شوێنە حەقیقەتەوە و فەلسفە ها بە شوێنە حەقیقەتەوە، بەڵام ئەندێشە و بیرۆکە ها بە شوێنە واقعیەتەوە. حەقیقەت نەگۆڕە، ناگۆڕێت، ئەمما واقعیەت نسبیە و قابلە گۆڕینە. هەر بۆ خاتری ئەمە من ئمڕۆ بانگەشەیەکی یەکگرتووی ئیسلامیم دانیاگە لە تەعاتر و نەمایشە لە چەک ئەسەرکردنە کەنیشکانە سەرزەمینە ئێمە. لە ارتباطەتەکە مەتنە ئاخێزە کوردەوارە سربەخۆ و بۆ ئەوەی کە کیانە کوردیە ئەم ئومەتە کوردیە بگەڕێتەوە سەر دەستە خۆی و سەر واقعیەتە خۆی و سەر ماڵە خۆی، ئێمە مەجبورین چۆنیەتیە هێرش بردنە سەر کۆمەڵگایە ئێمە، چۆنیەتیە تەرازاندنە حەقیقەتە ئینسانە کوردی، چۆنیەتیە شێواندنە سەرزەمینە کوردەوار لە تەریقە دەستگاهە کلیسا و کەنیسە ومتقاعبة أوى هاوردن إسلام السرزمين إيمة توسط كليسا وكنيسة بحث بكين وبيجين كأصولا أماني كبناويان دينا ساختار سياسين عندي شي سياسين يا فلسفة سياسين حج كام لمعنى دين بمعنى ارتقادان روح معنوية إنسان نين ولا أصلا أمانة عندي شي سياسين فلسفة سياسيش نين يهوديات مسيحيات وإسلام وچۆنیەتیە داڕشتنیان، چۆنیەتیە بەڕەسیکردنە مەسائلیان و چۆنیەتیە دەستبردن و سازماندەهیکردنە اجتماعاتێک کە بەسەریا ئستیلایان پەیا کردگە. تەعاترە سیاسیە یەکگرتووی ئیسلامی لە نەمایشدانە قدرت خوی به عنوان بسیج کردن جنان یک جامعه ام تصویر به تو نشان اداد که یەکگرتووی اسلامی لتوضیح ندانی کی کاملا ها بشوینه اسلامی ذکردن جامعه اما تحت ناو پوشین حجاب بسر کنشکان اما بی اوی که بر به عواملی کی تری فسادیان گرتوه. بزانن در بهترین حالتی که مردمی سوادی نیه و درک و دریافتی نیه و فکرکا که حجاب نک نشانه قدرت سیاسیه، نک المانی که وکو ریش و وکو قبله و وکو و عربی خویندن قرآن که نشانه قدرتی که دستگاه سیاسی بداد، بلکو مسئله که اخلاقیه بو پالفته کردن اخلاق کۆمەڵگایەک و برگرتنه به فسق و فجور لنا وكۆمەڵگایەکە ئەو جار ئەمانە بێ هیچ تەوزیحاتێک ئەم تەعاترە سیاسیە ئەکەن بۆ مردم. سەرزەمینە ئێمە مەوردە هەجمەیە دەستگاهە نئۆلیبرالیستیە جودۆکریستیانیتیە جیهانە ئەمڕۆز. ئێمە لە ناو ماڵەکانمانە لە گیرفانمانە بە مۆبایلەکەی دەستمانە دەقیقە و سانیە مەوردە بۆمباردمانتە مستەهجەنە دنیای ئەمڕۆژی و سوژەیە نئۆلیبرالی تا ئەوەی کە لە تەعاترێکا یەکگرتووی ئیسلامی بۆ نیشاندانە قدرەتە سیاسی ئیسلامیە خۆی تەعاترە لە چەک ئەسەرکردنە کەنیشکەکانە ئێمە بدات. بۆ خاتریەوەی کە ئێوە ئەم قسە بفەهمن من ئێستا مەسالێکتان بۆ لێ دەدەم. تەعاتر و نەمایش پەکەکە لەگەڵ دەوڵەتە تورکیە دا لە بەرئەمەی کە گویا سەرزەمینە کوردەوار شتێکیشی هەست لە بەرامبەرە دەوڵەتە کۆرپۆریشنە جوولەکەیە خەزەریە تورکیە حفزی کردگە و هەنووز لە دەستی نەداگە. لذا پەکەکە ئەکەوێتە تەعاترە نەمایشە دەمەقۆپانە چڵکنە بۆگەنە بنەبەرد و تورکیە ئەکەوێتە نەمایشە عەسکەرە سەربازیە خۆی کە لە شاخێکا و لە بن ئەشکەوتێکا پەلامارە یەکتریان داگە. خب ئەم اتفاقە گەرەکە چی بێژێت؟ ئەم اتفاقە گەرەکی بێژێ ئێمەیە ئومەتە کوردی و ئەم سەرزەمینە کوردەوارە هەنووز شتێکیشی هەست کە تورکیە نەیبردگە و تورکیە بەسەری وەزاڵمە بووگە. براجان ئەگەر تۆ سوڵتەیە سیاسی بە هەبوونە عەسکەرە نظامی ئەزانیت دەمێکە
نمایندگان پروکسی دولت ترکیه، دولت جوولەکەی خەزەریە تورکیا و نمایندگان دەستگاه جودو کریستیانەتی بەسەرم سەرزەمینە ئێمە حاکمن و حکوومەت خەریکە دەکەن. ئەگەر منزورت ئەمەسە کە سوڵتەیە تورک سوڵتەیە فەرهەنگی، سوڵتەیە علمی، سوڵتەیە سیاسی و اقتصادی تێرێت، ئەمڕۆ لە حەلیمە کوردستانە سوڵتەیە تورکیە و دەوڵەتە خەزەرە تورکیە ئینکار ناپەزیرە. زوانە تورکی ئەمڕۆ بە تەحمیلە مردم مەدرسە هەناردن و شعارە من افتخارەکەم کە من تورکم و ئەتاتورک باوکەمە و من بەیرەقەکەم بەیرەقە تورکیە و افتخارەکەم بە تورک بوون نییە، بەڵکو لە تەریقە سیبیلجان و لە تەریقە ئیبراهیم تاتلیسز و مەحسوون قرمزگوڵ و لە تەریقە گۆرانیهای ناسکە مەکوشمەرگەمای تورکی واردە سەرزەمینە کوردەوار بووگە. ئەمڕۆ تورکی قسەکردن مسەقەفانەس نەک دواکەوتوانە، بەڵکو خەڵکی پوڵ ئەدا ئەڕوا فێرە زوانە یەدیشە تورکی و فێرە زوانە یەدیشە فارسی ئەوێت. ئەمڕۆ فەرهەنگە تورکی، وجود و موجودیەتە تاریخیە تورکی لە ڕێگەی سریاڵەکانە تورکیوە، هەر لە سریاڵە محتەشەمە سوڵتان سولەیمانە قانونی و ڕەوابەتە جنسیە سوڵتان و خەلیفەی مسلمین تەکە ژنانە زەریفە حرەم سەرایە چووگەسە ناو زەهنە ئینسانە کوردی، تا سریالهای جۆرا و جۆرە عشقی عاتفی و ڕابطەهای مختلفە دەستگاه میدیایی دەوڵەتە خەزەریە تورکی. هەر لە سەرمایە گوزاری و اقتصاد و کالای تورکی تا ئاوتەماتە و ڕۆنە زەیت و تا سەرمایە گوزاری بەگرتنە پاسپۆرتە تورکی و ڤیلا و ڤیزە و زەمین لە سەرزەمینە کوردەوارە داگیرکریاگە لەلایەنە کۆرپۆرێشنە تورکیای خەزەری، استیلای مطلقە نگاهە دەوڵەتانە منتەقە و دەستگاهە جودۆ کریستیانیتیە بەسەر سەرزەمینە کوردەوارە ئێمە شتێ نەماگەنە دەسی بین مەگەر مشتێ گاشەبەرد کە هەنێ بۆ گەنە گریلایە ئەحمەق لە پشتی ئۆپان بووگنۆ معلوم نییە چه کارکردێکیان هەز لەوەی کە هەرزگایە تەعاتر و نەمایشێ نیشان بدەن کە گویا ئستیلایەکی شماگە ئێمە بیکەین، تەسلیمێکی شماگە ئێمە بووین و نەوگین. پس تۆ حزورە ئەمانە وەختێک ئەوێنی تەعاتر و نەمایشە سەربازیە چواردانە ئەحمەق کوشتنە کە ئێمە فکر بکەین لە سەرزەمین و کوردەوارە ئێمە شتێکیشمان ماگە دەوڵەتە ئێرانی و تورکی و دەستگاه ئیسلامی و یەهودی و مەسیحی تەپی بەسەری و نەداوێت و نەیتوانیوێت ئەم ساحە و سەنگەرمانە لێ بگرێت و ئەکەوێتە جەنگە زەڕگەری و بازیکردنە بەمەی کە وا کوردستانە وا موسیبەتا و ئەسکەرە تورک هات بەر لەوەی ئەسکەرە تورک بێت مەحسوونە قرمزگول سەوارە بەرگۆنانیە بە بەیم بەنیم هاتە ناو زەهنە ئێوە و ئێوەی داگیر کرد، ئەحمەدە قایا هاتە ناو زەهنە ئێوە و ئێوەی داگیر کرد، ئینجە مەمەد هاتە ناو زەهنە ئێوە و ئێوەی داگیر کرد. دۆنەرە تورکی و کڵاوە تەڕتوشە تورکی و خلافەتە ئیخوانیە ئیسلامیە تورکی هاتە ناو زەهنە ئێوە و ئێوەی داگیر کرد و شتێک نەماگە کە ئێمە ئەمڕۆ تەسلیمی نەکەین و تەسلیممان نەکردوێت. ئەمە وەسە چی؟ وەسە جامعەیە ئێمە لە فەسادە سوژەیە نێئۆلیبرالیە تەنیا گەسۆ پڕ بووگە لە ئەنوا و ئەقسامە و وەسوەسە، لە پوڵ، لە شەهەوات، لە نەفسانیات، لە خوداکانە جۆرا و جۆر، مطلقترین خدایان، ئەفزەلترین خدایان و ئەکبەرترین خدایان و کەبیرترین خدایان خدای پوڵ دۆلارە ئەمریکایی و بە دنباڵە ئەوە شەهەوات و نەفسانیات و ناوگەڵ و مەقام و پۆست و خۆراک و بە دنباڵە ئەوە ڕیایی و خیانەت و ئەوانە جامعەی ئێمە تەنی گەسۆ مەرتیکە گەرەکیسی بە نەمایشە لە چەکدان جامعەی ئێمە بواتە ناوە فازم مەعنەویەت و بیپارێزێت. ئەمە کێ یەکگرتووی ئیسلامی بە تەعاتر و نەمایشە قودرەتە سیاسیە خۆی. ئیسلام ئەندێشەی سیاسیە نەک دینە مەعنەوی. مەتنێکە منتەسەبە بە محەممەدە مستەفا مەتنێکی هاوردەی محەممەدە مستەفاس
وخدایەکە پێناسەی ئەکا خدایەکە کە محەممەد مستەفا ئەیناسێت و پێناسەی ئەکا نەک شتێکە خەرخۆی هەس ئەگەر تۆ ئمڕۆ سەرێکدانی بۆ ئەو خدا بۆ خداوی محەممەدی ئەەکەی کە گویا هەنووز کەسانێکە قەسەم ئەخۆن بە خداوی محەممەد قەسەم ئەخۆن بەس تۆ ئەشوێنە خدایە کەوتگی کە محەممەد پێناسەی ئەکا نەوخوا هەر لە خۆی و واسە و ئیسلام بە شتێک ئێژن کە بەراوردە کەسانێکە لە مەتنێک منتەسەبە بە محەممەد بەوە ئێژن ئیسلام قراعەتە إمام حنفي قراءة إمام الشافعي سيرة ابن هشام توجهكي سيرة نويسية 150 سال دواي مرق محمد ام تاريخ جولك نويسا كبحثي اكا لذا تو اخويت چي تو اخويت داستانك بناوي اويك ام ساختارك ناوي اسلامه حيج ربطيكي بمعنويات خواناسي وبشوين حقيقة شونانية بلكو واقعيتك بناو واقعية السياسي خليك مطرحك داي ارجيني وقباري ادا اما لكيو دس بيكا لأحكام السلطانية حنبليوة تا رسالة السلطانية ما ورديوة حتى سياسة الشريعية ابن تيمية أمانة قشتي جولك نويسن وأمانة قشتي دستگاه جودو كريستيانيتي والسرچاوية أصليان أمانة نوسيقا بس أنشيتو لقل يارو برود أنشيتو أيوينيت شتيك بناوة دستگاه سياسي إدارية إسلام وحج ربطك بحقيقة تلاشبو جستجوي حقيقة وتلاشبو بيوستبون بحقيقة نية بويا تو وقتنا تواني أم مسيرتيكي كمسيرك بيد أحيانا محمد تيك دويت بو تو يكسري وظائف تعريفك نو وظائفك چيه تو إشي روجي پنج فرزن نويش بكي دي تو لم نويش حالي دويت قل هو الله أحد والله صمد لم يلد ولم يولد خوا حج كز نيزاغو حج كسي نزاغو لم يلدو لم يولدو سبحان الله والحمد لله وسر داخو وسر هلقلو وسر داخو وسر هلقلام كاورا مسلمان أما وسا إقامتي قلتوية لدولة بريطانيا دائما بمنوجة كتكراري أكاتو وبأحكام شريعتي كبي أدن ورعايتي أكا أم آغا عزبة جامعية مسلمين وبلاد إسلامية نها بشوين حقيقته نها بشوين معنويته نها بشوين تعالي روحه حي چنا فهمي فقط دسنويش بقري پنج فرز سري بكتيتو زوية يكسري مسائل شريعتي رعاية بكات أم آغا جزء أمة محمد وجزء دين إسلام وجزء بلاد دار السلام حيج ربطيكي بجستجوي خوا حيج ربطيكي بتعقيب اخوانية بلكو دستگاه تنظيم كننده روابط اجتماعية توليد قدرته حفظ قدرته ومندقاري قدرته بوي تآتر يقرتوي اسلاميتو لم راستا اوينيت لسر زمينيكا كفساد داج قرتقا لسر زمينيكا كعبودية واللوتكي خويا لسر زمينيكا كأنواع وأقسام وسوسي شيطاني خرياغ سيانا أم مردمة لسر زمينيكا كإرادية إنسان برو زوال ونابودي چوغا جماعتي يقرتوي إسلامي مشتي كنيش كبغبختي انجير هاورغا يكي لچكي صوزي كيان كرقس سريانو كأنه مخريكين لناو أم جامعة ترويج روحة معنويتي أكين نكاتك أوان خويان بلونغو تريبون فسادا بلونغو تريبون واقعية فسادا أو جوريكا بكاكا فكركا بنمايشتك عسكر التركا بأيمي كرد ثابتي أكا جيجي كيشماغ دولة تركيا نيقرت بيت يا إيما مثلا كياني كيشمان هز كدولة تركيا دسيبو نورد بيت إستا چوار دانا قريلاي بوغن قل بوغن لچبشت چوار بردو تك چوار عسكر أحمقا تك يكتريا دس ويخبوغن أما بو كيس بو مردميك كفكر ناكاتو بو مردميك كبسيار سطحي وعيني خليك مسائل أوينيت
وتعقيبيان كاودريا افتكاني بر أساس إدراكات حسيسي وحج برسياريناكا أنجا كتو خريكيويني إسلامي ذكردنا جامعي إيمنا تسليم پذیر کردن أمة كردية نبرانبر السيستم جودو كريستيانتيا كالروجي لقالب مؤسسات فمينيستي خوي درخا روجي لقالب الريخراوهاي إسلامية لچك أسر كنيشك جوان كردك خوي درخا سمركي أبي بچي سمركي أبي بإنشقاق يخي اجتماعي لسرزمين إيما خالوتي كولالو بخويق لنا وسرزمين إيما كإجماعيا لجير النظام السلطي جهانية دستگاهك حكومتية كخريك شيرازي أم جامعي إيما نابود أكا ومردم إيما لتوهمك عجيب وغريبة سازمان دهية كالجير بنكهاي جورا وجورا كخروجي أصليك يقاب خوي وخاطري ويلا بحث إيما خاص بفهمن تيكيكم لما وردي هاوردك للتثبيت دي بيتك ديوشو دي بيتك كانت تراكمت رحم كرد بو اوي ثابتي بكم جهان كردي دولة كردي لكوي حق كريا هاتو ايديك حقكن كمبيوترك حقكن لكوي هاتن ناو سرزمين ايمان حق كرد كي حقي كرد چون حقي كرد بچه صورتی حقی کرد و چی لئیما قومیا که امرو ایما بم نتیجه گین و با ام جیگه گین پیشگرتن به حرکات سیاسی ادیان ابراهیمی و خروجی های زمینی کریاگ دولتیان الکسرشان دولت کردیه که بتوانی لبرانبر ام گشت فساد بویسید و لبرانبر تسلیم کردن انسان کردی و لبین بردن وجود و ماهیت انسان کردی و سرزمین کردوارا بويسيت هربو خاطري أو من تيكيك خوين مو كسوارة بر أما موضوع تعقيبكين تيكيك خوين مو لا أبو الحسن محمد ماهوردي أغاية ماهوردي لفق السياسية أهل تسننا اجيت إمام دو وظيفة عام دارت إمام يعني خليفة وجي كسيكا انشيت جيجي محمد إدارة كننده فرد معنوية إدارة كننده وحاكمة بالبلاد المسلمين إمام دو وظيفة عام دارد دو وظيفة عامي هس يك كأزماهية الديني حقوقي ونظامي برخوردارن كأم دو وظيفة ماهية الديني حقوقي ونظامي وعسكري هس يك حفظ الدين برتبقى أصول إجماع السلف باراستن الدين تبقى أصول إجماع السلف مسلمانان صدر إسلام از نظر ماوردی امام میبایست حقایق دین را روشن سازد راه راست و درست را به انسان بنمایاند و حدود و تعزیرات شرعی را بر انسان جاری سازد تا دین از بی‌نظمی و امت از مصیبت معصیت در امان باشد اما که امام گری قرار بیکات ام کارانه که امام قرار بیکات و من لدوا و بحثی اکم دستگاهی که عریض و طویل حکومتی دیوان سالاری به هبون مؤسسات جورا و جورو پیوسته سی ومن تیب سلامه تابتواني ام کارانه بکا ام تئوری خلافت 500 سال دوای مرگ محمد پیغمبر اسلام چی ایجید اگر ما قبول بكينا هنا 500 سال بيشا ومتونة متأخرة 200 سال نوشته توسط دستگاه الكنيسة والكنيسانيين بس تولك رأوينيت خود ساختار اسلام اندیشه سیاسیه دین نیه و خریکه ام اندیشه سیاسیه للتئوري هاي مختلفة مطرحي أنا كان إجراء حكم درميان الطرفين الدعوي وحل دعواي مخاصمين حكم لبين دو نفراك شريانة وحل دعواي مخاصمين بگونه‌ای که عدالت فراگیر گردد جوری که عدالت فراگیر بیه
ظالم امکان تجاوز نیابد و مظلوم ضعیف نگردد و مظلوم ضعیف نوید. دفاع از سرزمین اسلامی و مقدمات به گونه‌ای که مردم بتوانند آزادانه به طلب روزی برخیزند و از هر گونه تهدیدی نسبت به جان و مال خود در امان باشند. اما دستگاهی که عریض و طویلی لشکری و سربازخانه گرکه، اما لشکر ثابتی گرکه، سربازخانه گرکه، پادگانی گرکه، اما زراتخانه تسلیحاتی گرکه که بتوانه چک و اسلحه و نیزه و سپر و باروت و توپ و تفنگ شمخال دروست که گرکیسی چون مجوز و ضعیفیسی. اجرای حدود شرعی به گونه‌ای که حرمت الهی نقض نگردد و حقوق بندگان از هر گونه تضییع و تباهی در امان باشد. تجهیز افراد به وسیله تدارکات و نیرو تا دشمن با فریب و نیرنگ پیش نیاید و مرتکب اعمال حرام شده و حقوق مسلمانان یا معاهدی را برریزند. اقدام به جهاد علیه کسانی که پیش از دعوت از پذیرش اسلام تفره رفتند و استمرار آن تا زمانی که اسلام آورده یابد پیمان درآیند و نمی شوند به گونه‌ای که خداوند دین اسلام را بر تمامی ادیان دیگر برتری بخشد. خب اما به تو ایجید دوای اوی که تو تبلیغ اسلامت کرد و امانه قبولیان نکرد، تو ایشی حمله بکی و به شمشیر امانه مسلمان کی. 700 سال خلافت عثمانی اما نایجید. نه یونان مسلمان بوگه، نه لهستان بوگه، نه مجارستان بوگه، نه هیچ کامل دول اروپای شرقی که لجیر دست خلیفه تی هالدریاغ عثمانیه مسلمان بوگن مسلمان نوگن. اما بنده کیشتری جمع آوری صدقه بر طبق احکام شریعت و توزیع آنها بدون هیچ گونه ترس یا جانبداری. حساب رسی عطایا و هزینه های بیت المال بدون هیچ گونه اسراف یا امساک و پرداخت آن به دقت، نه دیرتر و نه زودتر. اما یعنی دستگاه دیوان سالاری، دفترهای مخصوص گرتن صدقه و عطایا و چوزانم نزوراتی که مردم ایدن، یادداشتی که دانه دانه بی اوی که بچوکترین دخل و تصرف تیا کردوید و وقتی خرجی اکی دیار بید. پس تو دیوان سالاریت گرکه، بایگانیت گرکه، دفتر و دستکت گرکه، کارمندت گرکه که امانه انجام بداد. یافتن افراد امانتدار و تعیین مشاورانی که شایستگی آن مذهب و اموالی که به آنها سپرده میشوند داشته باشند تا آن منصبها و اموال در دست افرادی توانا و امین محفوظ بماند. نظارت شخصی بر امور و دقت نظر در آنها به گونه‌ای که بدون نیاز به ارسال فرستادگانی تدبیر امور در اختیار داشته از امت دفاع کند. و امام حق دارد از مردم درخواست نماید که مردم اطاعت و حمایت کنند. خب ام دستگاه اندیشه سیاسی اسلامه امکان پذیر نیه مگر دستگاهی که سلطنتی حکومتی امامت و خلافتی بید. ام دستگاه امامت و خلافت ایشی بنکهای قدرت خوی لتمام مراکز تجمع جمعیتی ام بلاد مسلمین پراکنده بکد. درسته. اما که تعم دقیقه وتم درسته. بر اساس قسکان ماهوردی وتم درسته. خب اگر اما درسته و ام خلیفه مسلمانانه ایشی دستگاهی که عجیب و غریبی اداری بید. ایشی کارمندان و دبیران و نویسندگان و دیوان سالارانی عجیب و غریبی بید.
دەستگاه بایگانی بوێت چ لە ئەمرە قەزاوەتە و چ لە ئەمرە مەملەکەتداری، ماڵیات، خراج، جەزیە، سەدەقات و عەتایە. ئێشێ لە تەمامە شارهای مەراکزە تەجەموعی دوو نەهاد بەرجەستەوە گەورەی بوێت: دەستگاه دادڕەسی و دادگا، دەستگاه حەفزە قدرەتە معنەوی و مادیە خەلیفە بەناوە مزگەوت. ئێشێ بیوێت. خەڵ سوال: ئەم حکوومەتە پڕتومتراق ئیسلامیە گەردەنکەشە شمشێرکێشە مشتێ عەرەب کە دینە محەممەدیان گر کەسە سەردەست و هاتکن ئەم مەمالەکە ئێمە بەڕەسیکەین. تەواو ئەوانەتانە ئێستەوانە ناوی ئوروپا لادێن نییە بڕۆنە ناوی کلیسایەکی 400 ساڵی دیانەوێت. 300 ساڵە، 200 ساڵە، 400 ساڵە کلیسای واتیە. بۆ چون تەمامە ئوروپا لە ژێرت دەسە کلیسایە کاتۆلیک و پاپایە ڤاتیکانە ئیدارە کریاگە، هەروەکو مەقامە خەلیفە. دەرنەتیجە جێگەیە کە کلیسا سەبت و زەبتی دەفتەری کردگە، سەرڕێژە جەمعیەتی کردگە، مەشاغڵ مەردمی کردگە، ماڵیاتێکە لیانی سەنگە، زەکاتێکە لیانی سەندگە، لە دەفاتر ئەمانێشێ مەوجودوێ. کلیسا بۆ خاتری وی عەزەمەتە خۆی نیشان بدات لە هەر مەجموعەیەکی جەمعیەتیە، لە هەر لادەیەکی سانەفەرە کلیسایەکی بە گوێرەی ئەهەمیەت و قدرەت خۆی دانیاکە. هیچ کلیسایەک دارایە ساختمانە ئەو بۆ حتمەندە کلیسا موجود نییە کە تۆ ساختمانێکی سەخیف بەناوە کلیسا بدۆزیتەوە. ئەم خەلیفەیە هەتیوبازە موسلمینە نوێنەرەکانی چۆن بەرمەراکزە جەمعیەتی ئێمە حکوومەتیان کردگە. ئادەی ڕوویکەن 300-400 دانە مزگەوت ڕووکەن کە پێگەی خەلیفەی ئیسلامیە و بە قدرەت و پوڵە خەلیفەی ئیسلامی دروست کریاگە کە نیشان لە عەزەمەتە دەستگاهە عەریز و تەوی لە حکوومەت ئیسلامی بە ڕوویکەن. کوام مزگەوتانە وا لەکوێ تۆ تا خلافەتە عوسمانیشت مزگەوتە نییە، بەڵکو کلیساهای مەسیحیەتە ئۆرتۆدۆکسیان پێداگە، تەغیرە چهرەت داگە بەناو مزگەوتە ئەیا سوفیە سوڵتان ئەحمەد لە ئیمپراتۆریە پڕتۆمتراخە عوسمانیتە. تۆ چۆن ئاغایە خەلیفەیە مسلمین بەربلادە مسلمین حکوومەتە کردگە؟ کام دەستگاهە دیوان سالاریت؟ کوا دەفاترە خەراج و ماڵیات گرتنت لە مەردمە؟ کوا لەشکریان و پادگانە نظامیت؟ کواوە لەکوێ؟ کوا سەرزەمینە ئێمە ئائیستە یەکگرتووی ئیسلامی نەمایش ئەدا 1357 کەنیچکی ئێمەی بردگە لە چەکی سەوزی کردگە سەرسەریان. ئائیستە ئەمانە لە ژێرە ناوە ئەوقافە لە هەر شارۆچکەیەکی بچووکە دەیان مزگەوتیان دروست کردگە. خەلیفەی گەواد ئیسلامی چۆن نەیتوانی گە مزگەوتی دروست کات؟ وا حکوومەتە حەلیمە کوردستان لە ژێرە دەسە مەسەی بارزانی مەسە قەشەنگە و جەلەورگە و خانەوادەی جەلەورگە هەڵمانیان دووریوەوە مزگەوت چییە؟ پێگەی کنترۆڵ، ئتاعەت، متیعسازی و بەردەکردنە ئینسانەکانە. چۆن مەوجود نەوگە مزگەوت وەکو کلیساکانە قەدیم؟ بۆ خاتری ئەوەی ئەمە بخونجنن داعشە بۆ دروزەکەن. داعش تێ چیەکە؟ مزگەوتە عومەر ئەتەقێنێتەوە، مزگەوتە کوڕەکەی سەڵاحەدینە ئەیوبی لە مووسڵە، تۆ سەیرام توڕەهاتە بکە. مزگەوتە کوڕە سەڵاحەدینە ئەیوبی ئەتەقێنێتەوە. بۆ خاتری بە تۆ بێژێ تونڕەوان و پەیڕەوانە ئیبن تەیمیە تەمامیە مزگەوتەکانیان کە شکڵ بوتکەدەک بووگە تەقانگەسۆ گشتی لەناوە حەسیراوگن. ئیتر ئەم خەلیفەیە پڕتۆمتراق مسلمینە و ئەم کاورایە تێهەڵدریاگە بەم دەفاترە عەریز و تەویل و دەستگاهە حکوومەتی و ئەرتەش و دیوان سالاری و سپاه و پوڵ و قدرەت و ئیمپراتۆریەتە عەزیمە ئیسلامی تەوانینەوە گە مزگەوتێ دروستکە. لەبەرەوەی ئەمانە سادە زیستن. ئەرێ واسە ئەی تۆ چۆن ئەمەرکانە حکوومەتی تە بردگە سەر ڕێوە؟ چۆن بردگتە سەر ڕێوە؟ بە کامە موئەسسات بردگتە سەر ڕێوە؟ چۆن تۆ قەشەیەکە نەهەناردگە؟
چۆن تۆ مەلایەکی تێ هەڵدریاگە نەهەناردگە بۆ هەر ئاواییەوە 100 نەفەرە مزگەوتێ دروست بکا کە نیشان لە قودرەتە تۆوێ تا بتوانی تۆ باج و خەراجی لێبسێنی باج و خەراجی لێبسێنیت و لە ژێرە ئەمرت تواوێت و سەربازوێت و تەولیدە سروەتە بۆ بکە چۆن ئەم کارتە نەکردگە چۆن تۆ تەرتیباتە ئومورە دنیەوی و ئومورە ئوخرەوی ئینسانەکانە نەداگە ئای خەلیفەی موسلمین چۆن ئەمڕۆ بەهای دین محەممەدی یەکگرتووی ئیسلامی 1300 کەنیشکە ئێمە ئەکاتە ناوە ئستادیۆیەک و 1357 دانە لەچکە سەوز ئەکاتە سەریان یانم های تەماشا بکەن ئەمە قودرەتە منە لەچکەکەمە سەر ژنان باڵا پۆشیان هەڵبژارد کورە تۆ دەروون پۆشە گەرەکە بەهادین محەممەد دەروونە قێزەوەنە بۆگەنە لە فەساد لە دزی لە جنایەت لە حیزی لە گەوادی بەهادین محەممەد بیپۆشێنیت دەروون پۆشتان گەرەکە باڵا پۆش پێشکەشە ئەمە گشتی تەئاتر سیاسیە و ئەمە گشتی ساختارە دەستگاهە نظامە ئینقیادگەرە جودۆ کریستیانەتیە کە لە شکڵە جۆرا و جۆر و هاتکەسە ناوە سەرزەمینە ئێمە بە شمشێرەکەی سەعدە وەقاس و غەڵەتتان کرد هاتنە سەرزەمینە ئێمە کوا یەک مزگەوتە مەرتیکە کە تۆ تەداومە سوڵتە تکرار بێت و وەکو نوێژەکە دوا داکتەوە خەڵکی مشتی ڕیشە بۆ گەندا بنێت و نوێش کات و دەرقاچێ کورد کاتە پێی کە فکرکا موسڵمانە ئیتر ناوێ و سەیل و سلوکەوا محەممەد کردی ئەمیش بیکە چوزانێ خۆ ناتوانێ بێت و محەممەدەوێت و محەممەد نه اجي أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله مقصو مسلمان فرق هو الله يبكو داني تزويع بقريت الدسو نسرب كتيت الزوي وحج برواتو وزكاة بكاتو توهبو برياوة أما إتو مسلمان بخوانا سيقايقا تكخوا ريكو تقا بعد توحيد مدزقايا نيامة إدارة بكا بعد دملة معمارية إسلامية أديتو دملة قدرة إسلامية أديتو چوار مزقوتانية پنج كوشكانية نشاني بداي نيسا نشاني مي مارتي كلام سرزمينة إيما چون أم قدرة إسلامي تتو حفظ کرد وقتی کلیسای واتیکان گره کسی حکومت بکا بر اروپا لهر لا دیکا کلیسای کی بعظمتی دروز کرده لهر لا دیکا چۆن تۆ مزگەوتێکە دروست نەکردەوە چۆن ئەم مردمە بگونە مسڵمان چۆن تۆ مەرکەزێکی ئیجماعی ئیسلامیت نەوگە چۆن نەتبووگە تۆ لەکوێم تە هەڵدەریاگانتە دروست کرد خاجە نەسیرەدینە تووسی وەزیرە سەلاجقە هات بۆت مەدرسەیە نظامیەیە بەغای دروست کرد لە مەدرسەیە نظامیە مەلای بۆگەنە تربیەت ئەدا بە بلادە مسلمینەوە و هەنارد کوێز مەرکەزە فەرماندەهیە واحدە ئەم دینە زەمینیە کە ئیشی دائیمەن تکرار بێت و لە گوێی مەردەما تا مسڵمان بێت و ئیدارەی کردن کوێز واتیکان ئیسلامی نیشانە ئێمە بن کوێز بەغاو یا ئەلئەزهەرە متەئەخر و حەوزەیە عەلمیەیە نەجەف و کەربەلا و قۆمە ناگەنە ساڵ کوێز ئەم دەستگاهە پڕتۆمتۆراقی ئیسلامیە تۆ وا تۆ مەلای بۆ تربیەت ئەەکەی کە ئومورات دینی و ئومورات ئوخرەویە مردم بواتە ڕێوە کە نیشانە لە قودرەتە تۆ بە کوا مزگەوت هایە کە تۆ دروست کردگە دێخۆ گاگەلی نییە تۆ خەریکی مردمە ئێمە ئیستە تازە مسڵمانەکەی ئیستە وە زۆر خەریکی مسڵمانیانەکەی وردە وردە هاورتانە بەرەو تاگەیگە ساگرا لە زەرفە 300 ساڵە گوزەشتەوە کوێ بووگە ئەم مەرکەزە ئیدارەیە خەلیفەیە بێشەرەفە ئیسلامیە وا سۆهرەوەردیە و ئیمامیە و ئیسماعیلیە و ئەهلە حەقە و نعمەتوڵڵاهیە و زەیدیە و بابیە و ئیمامیە و عودویە و تەمامە ئەمی ژیانە لەم سەرزەمینە هەرکانان مەرجەعێک وگن بۆ خۆیان تۆ چۆن فەرمانە ڕانیگە بەسەرامانە خەلیفێتی ئاودریاک چۆن فەرمانە ڕانیگە تۆ هەر کەسێ لەو لاوە شەهوەتە سەرزەمینی گرتگێسی پەنەهماری ئەم سەرزەمینی داگە گرتگێسی چۆن ئەگرا بلادە موسلمی لوگە وەڵا ئەمە
وەلایەتە ئیستیلائیە. هەر کەسێک بە شمشێر توانی حاکم بووە حاکمە مسلمانانە، تەواو خەلیفەس. تەوەجۆکەن ئەم دەستگاهە سیاسیەکە کە لە سەدەهای ئەخیرەوە واردە سەرزەمینە کوردەوارە بێت. سەوارە بربەدەنەیە دەوڵەتە کوردی ماهیەتی ئەگۆڕێت و تا بە ئەم دەقیقە لەولاوە بە مۆدەرنیزم و بە عیلمانیەت لێ ئەدەن لە جامعی ئێمە، لەم لاوە بە ئیسلامیەت و یەهودیەت لێ ئەدەن لە جامعی ئێمە. کە چی دروستکە؟ کە کۆیلەیە مطیع ڕام دروستکات، مطیع کە ئیتاعەت بکات، کە فەرمان بوات. دوای 1400 ساڵ لە شمشێرەکەی سەعدە وەقاس بەهادین محەممەد گەواد بە یەکگرتووی حیزیەوە خەریکە مردمە ئێمە لە هەڵەبجە مسلمانەکە. مەراسمە لە چەکە سەرکردن دائەنێت، خەریکە مسلمانیانەکە. ئەمانە هەن بە شوێنە ڕۆحە معنەویەتەوە، ئەوانە هەن بە شوێنەوەی کە ئینسان بە شوێنە حەقیقەتەوە بگەڕێ. چۆن لە هەرچی وادیە سکوتیان کردەوە هاوکارن لە کوشتنە ئێرادەیە ئێمە، لە بە عەبدکردنە ئێمە و لە بە تەسلیم پەزیرکردنە ئێمە. چۆن لە تەواوانە حوزوریان هەست. پس ئەوەی کە من دەگراگەرەکمە مەترەحی بکەمەوە ئێوە بفەهمن ئەمەسە ئەو جەهانە کوردیە کە لە ئێمە بە تاراچووگەوە ئێمە خەبەرمان نەبوو چۆن لێمانیان سەن سەوارە بەر سیستەمە ئیجتیماعی سیاسی کوردی کردیاگە. وردە خەڵکی چووگەسە دواوە. ئێژە لە منتەقەی هەورامانە پندێکی پێشینیان باو. ئایەتۆڵا مەردوخ مدعیە کە ئەزنەوادەگانە گوشایشە کوێرە کە 300 ساڵە پێش لە لای سووریەوە کەوتگنە ڕێ و هاتگن لە منتەقەی ئێمە زندگیان کردەگە. گوشایشە کوێر. ئەژێ خەڵکی هەورامان ئەیان پرسی قەرەنی قەدیمە یا دیوان و پیری؟ ئەو پیرەمەردەکان جوابیان ئەداوە قەرەنی هیزی ئامان، دیوان و قەرەنی هێزی ئامان گوشایشە پیری ئاوەردش، کوێری ئاوەردش. با من ئەمە شەرحکەم. ئێژێ لە خەڵکە هەورامان ئەیان پرسی قورئان قەدیمە یا دیوانە پیر؟ ئەیان و دیوانە پیر قەدیمە. قەرەنی یعنی قورئان گوشایشە پیر هاوردی، گوشایشە کوێر هاوردی، عەفو، گوشایشە کوێرە یەهودی. مشکلە ئێمە ئەمەسە لە ئاناکۆرینیزمێکە گیرمان کردگە. فکرەکەین ئێمەیش ئەشێ دارێ بەردێک گایە چوزانم گاشە بەردێکمان پەرستی وێت. نازانێ ئەساسە ئەدیان ئینقیادە، ئینقیادیش لە ترسۆ دێت، لە فرشتۆ دێت، لە ترسە بە مەرگۆ دێت. تۆ ئەترسی لە مەرگ، ئەترسی لە ئینقیادە تەبیعەت، ئەترسی. لذا پەناوەیتە کوێ؟ پەناوەیتە خورافات، خواکەی تەقنە ئاسمان و ئیتاعەتی لێ ئەەکەی و فەرمانبورداری لێ ئەوەی تا ڕستگارەکە و ڕزگار بوویت. ئەمە ئینسانە کوردی بێ ئەجەل ئەمرێت، ئەجەلی نایێت، مەختە مقەڕەڕی نایێت، ترسی نییە و لە مەرگ ناترسێ. مواجهەی ئینسانە کوردی مواجهەیەکی حقیقیان و هونەرمەندانەس تەکت جەهانە. چێ بڕوا بەرد بپەرەسێ، بڕوا خوەر بپەرەسێ لە پشت ترسەکانیوە، بڕوا گا بپەرەسێ. ئەم گشتە پەرەسینە هەنە داستانە یەهودیەتە کە لە دڵیا دەستگاهە.
انقياد أديان إبراهيمي تتدرو وتاريخك كاملا مشخصة هر كسي شي قشيق إسلامي أكا إشي ثابت يبكى خليفة قواد إسلام مؤسسات إسلامية كي والكوا مزقوتكاني والكوا دسقاه قزاي والكوا ديوان سالاري ودفاتر الريزيك كلا سر عدالة ويسياقو عتيي قرتقو جزيي قرتقو مالياتي قرتقو زكاتي قرتقو تمامي أماني قرتقو إيش مشخصي كان دفاتري بيرن بلاد مسلمين بيرني ومشخصي كام خليفة قوادة بتشي حكومتي كالقنام سر زمينه بتشي أمة إسلامي ماقا أجر ناسي باشترى قبكة با محاصرة بوغين توسد الجهاني كي كسيفي يهود ساختي دستگاه جودو كريستيانيتي ساختك ام بوغنية لم سرزمين ايما كوناويتو روج لدواي روج نابود اوين روج لدواي روج يهودي ترو مسلمان ترو تسليم ترو سوجي دولة بوك ترعوين وبجي دولة بوك ترعوين روج لدواي روج ابترو كويلة ترو لمقام انساني درهاتك ترعوين مطيع ترو رام ترو دستمو ترو بوغن ترعوين روج لدواي روج تازيا أكا بول ما قوشت التكايا وخانقا كانوا بسكس حوريو العين آسمانك بخدمات الدولتيو وفور كالاو شهوات القور بوغ وين كبس زمينة يما ولي حج كاميان جوابين يبيلاتو حج كاميان ناتواني ثابتي بكات أم مسائليك ما هو ديوتي وتمامتي هالدرياغا كان فقهاي بشرف السيرة بازة سياسي بازة شريعة بازة إسلامي وتيهن ساختماني كي مادي وانزماميش يا بوغا قدرتي كي مادي وانزماميش أنا سلام قوي زمينة بوغا غلطي كي شيان كردقا لحج كوي أم جهانة وا تعداد مسلمانان فرز بشمشير حج عربيك وحج خليفي قوادي مسلمان نكرياغن بلكو بشمشير بريطانيا والدستگاه جودو كريستيانيتي كليسا وكنيسة مسلمان كرياغن لهندوستانو تا اندونيزيو خروجية كشي دروس كردنا إنسان الرامة عبد كويلي بوغن متيعة كدروسيان كردنا ومسألة كيش قدرة السياسية أما حكايتك كلا سرزمين إيما تابع أم دقيقة والد جريانة وتحت ناو مقدسات مردم مجاليا بر برسيار وبرسيار لجوهر إنساني بستقى جيغا واز بوغا بو كوربريشنان يهودي وعنترهاي وكو بهادين محمد يقرتو حكومة حليم بككا دستگاه الروحانية بشرف تكاياي مختلف فاسد كلماهية إنسانية إما دروب كانوا وأما بو جماعة فاسد مسلمان ويهودي ومسيحي هرواكتو خواكي محمد أبرستي ومحمد گزارشي أدات أو كرديتي ومن كرد گزارشي أدم كرديته حاليد بو سر كتيت الزوي بو أو خوا ومحمد ناسي نتو ومن إنسان كردي بيناسي كردكم ومن مكايجم كرد كيس نابن النديم بشرفو نابن خلكان قوادو نابن الرشد النادرسو نتاريخ نويس يهوديو نتاريخ نويس ألماني وفرنسوي وإنجليسي كرد أو سوا من كرد گزارش يدم وإيوة قشتتان سركت نزوي بو أو خوا وايجن محمد ناسي يسي خواكي محمد خواكي مسيح خواكي موسى
ئەمە ئەو داستانەسە کە ئێمە مەشایە مەترەحمان کردایەوە بمانزانێ دار و دەسەی دەستگاهە جودۆ کریستیانەتی ئەنتەریاتە کەسافەتە خۆیان لەم سەرزەمینە ئێمە کۆیکەنەوە فەسادە عەمیقێک کە دروستیان کردگە کۆیکەنەوە سەرپۆش پێشنە سەرە دەروونە بۆگەنە قێزەونە پڕ لە شەهوەتە پڕ لە ترسە پڕ لە جنایەتە خۆیان ئەمسالە گاپیر و قەرەداغی و ئەمسالە بەهادینە گەواد و ئەمسالە ڕۆشنفکرانە دینی و دەستگاهای کەسیفە ئێلاهیاتیە دینیە یەهود ساختە بچن تەکلیفە خۆتانیشتە کە مەرکەزە مشخص و معەنە ئیسلامیتانە ڕۆشنکەنەوە بەچکە جوولەکەینە بزانم ئێوە ئەم گەوادخانە ئیسلامیتانە لەکوێ هدایەت کریاگە لەکوێ لە شخص خەلیفە لە دیوانە خەلیفە لە حەوزەیە علمیەیە کوێ وەکو واتیکان کە مەلا و فەقیەی بۆگەنی تەولید کردوێت و سدوری کردوێ بە بلادە مسلمین تا لە هەر ناو 50 مسڵمانە مەلایەکی حیزبوێت کە مردمەکە ئەگە مرد نوێژێکی مەیت بخوێنێ بەسەریا مردەگێ بشۆرێت جەزیە و ماڵیات بسێنێت زەکات و سەرفیترە بسێنێت ئەم حکوومەتە گەوادە ئیسلامیە وا خەریکە جەزیە گرتن و ماڵیات گرتنە کوا ئەو بەشەی کە بۆ ماڵیاتە خۆی مؤسسات و دەستگاه دروستکات مزگەوت دروستکات تا بتوانێ مردمە مسلمان بێڵێ تۆ کوا مزگەوتانەی بۆ ئەوانەی وافرە حەزەکەن بە حەملەیە عەرەب و خەلیفەیە گەواد و قودرەتمەند بڕۆن بێرینی تۆ سوڵتان عەبدولحەمید عوسمانیە گەواد نەیتوانی گەدوو مزگەوت دروستکە کە هەنە قەرنە ئاخرتە وا یەهودی هاوردگیانە بە لیرە و ئەشرەفەی عوسمانیوە نەیتوانیگە چۆن لە تەیە 11 قەرنە گوزەشتەوە ئەمانە بەر بلادە مسلمین حکوومەتیان کردەکە وە تۆ هیچ نیشانەیەکی مادیت لەمە نییە هیچ تەوزیحێکت سەبارەت بەمە نییە بەڵکو لە دەورانە ئەخیرە 300 ساڵا بە تەمامە قودرەت خەریکن مردمە ئێمە تەسلیم ئەکەن ئیسلام تەسلیم یەکەن کە لە مەقام ئینسانیەت دەست بکێشێت و تەبدیل بوێ بە گا مانگایەکی بەردەسامانە وەکو ئەو گاو مانگانەی سەخەری کنجمێنەدەن کوڕە حیزە تۆخمە خەلیفە پۆفیوز کاورای دوگمێمە لە سەرزەمینمانە ئینسانە دوگمان نەبوو ئێوە مەحسووە تەجاوزاتە 300 ساڵەی ئەخیرن کاورای بۆگەنە ئەحمەق لایەوە خۆش